هەڵسەنگاندنی هاوبەشی ڕێکخراوی کرێکارانی شۆڕەشگێری ئێران ڕاهی کاریگەری و حزبی کۆمۆنیستی ئێران هەوڵدان بۆ مانەوە لە ڕووی داماویەوە. یەکەم، جینایەتەکانی دەوڵەتی ئیسرائیل لە دژی فەلەستین لە کەرتی غەزە بە شێوەیەکی درڕندانەی لە وەسم نەهاتوو هەروە بەردەوامە. قوربانیانی ئەو وەحشیگەریە 14,000 کەسی تێپەڕاندووە. زیاتر لە 5,000 منداڵ گیانیان لەدەستاوە و پتر لە 50,000 کەسیش بریندار بوون. لە ئاوازۆخێکدا ئەو چەند نەخۆشخانەیەش کە ماونەتەوە لە هێرشی فڕۆکە بۆمب هاوێژەکانی ئیسرائیل پارێزراو نین. هەزاران بریندار لە کاتێکدا کە بەدەست ئیش و ئازارەوە دەناڵێنن چاوەڕێمردنی بە شوێنەی خۆیان دەکەن. تا ئێستا 1,500,000 کەس لەم باریکەیە داوارە بوون و لە هیچ شوێنێک پەناگەیەک شک نابن. خەڵک دەستیان بە ئاوی پاک ڕاناگات و مەترسی تووشبوون بە نەخۆشیە عەفونیەکانیان لە نێو ئاوارەکاندا پەرێسەندووە. دەوڵەتی ئیسرائیل کەرتی ڕۆژاوای ڕووباری ئوردونیشی کردووەتە گۆڕەپانی جینایەتەکانی خۆی لە دژی خەڵکی فەلەستین. لە 7 ئۆکتۆبرەوە تا ئێستا زیاتر لە 100 فەلەستینی بەهۆی هێرشەکانی ئەرتەشی ئیسرائیل بۆ سەرکەمبەکانی پەنابەران لە کەرتی ڕۆژاوە کوژراون. لە دۆخێکی ئاوادا وەستانی 4 ڕۆژەی هێرشەکانی ئیسرائیل بۆ سەر غەزە لە چاو ئەو هەموو جینایەت و کاولکاریە کاریگەرێکی ئەوتۆی لەسەر ساڕێژکردنی برینی قوڵی سەرجەستەی ئەو خەڵکە نابێت. جگە لەوەش باس لەوە دەکرێت کە ئەو کەسانێ دەیانەوێت بگەڕێنەوە سەرزانی ماڵەکانیان بکەن و بزانن چی بەسەر ماڵەکانیان دەهاتووە لەلایەن هێزەکانی ئیسرائیلەوە تەقەیان نەدەکرێت. کۆتای هێنان بە ئۆپراسیۆنی ئەرتەشی ئیسرائیل و ڕاگررتنی هاویشتنی موشەکەکان لەلایەن حەماسەوە یەکەم هەنگاوە بۆ کەمکردنەوەی ئەو ڕەنج و کارەساتەی کە بەسەر خەڵکی غەزە دەهاتووە. تاوان لە دژی مرۆڤایەتی لە غەزە لە کاتێکدا بەردەوامەکە کارەساتی جینۆساید لە فەلەستین ویژدانی و خەبەرهاتووی جیهانی خۆشاندووە. لە چەند هەفتەی ڕابردوودا شاهدی گەلێک ناڕزایەتی بەرینی کۆمەڵایەتی بووین لە وڵاتە جۆراوجۆرەکان. بە ملیۆنان کەس لە سەرانسەری جیهان هاتوونەتە سەر شەقامەکان و خوازیاری ڕاگررتنی دەستبەجێ ئەو شەڕە و کۆتای هێنان بە کۆمەڵکوشکردنی لەلایەن دەوڵەتی ئیسرائیلەوە بوون. لەو ڕووەوە کە ئەگەر دەوڵەتە ئەمپریالیستەکان و بەرپرسانی دەوڵەتە عەرەبیە کۆنەپەرستەکانی ناوچەکە نەدەیانەوێت و نەدەتوانن دەوڵەتی ئیسرائیل ناچار بکەن ئەم جینۆسایدە ڕابگرێت، هیچ ڕێگایەکی تر نییە جگە لەوەی کە کۆمەڵانی خەڵکی شەریفی ناوچەکە و سەرانسەری جیهان دەوڵەتەکان بخەنە ژێر گوشارەوە بۆ ئەوەی دەست لە پاڵپشتی ئاشکرا و شەرمێ و نانا لە دەوڵەتی ڕاگەزپەرستی ئیسرائیل هەڵبگرن و دەوڵەتی ئیسرائیل بخەنە ژێر گوشارەوە. کوشتاری خەڵکی غەزە لەلایەن دەوڵەتی ئیسرائیلەوە تەنیا بە دروستبوونی ئێرادەیەکی جیهانی دەتوانرێت ڕابگیرێت. دووهەم، 25 نۆڤامبر ڕۆژی خەبات لە دژی توندوتیژی بەرامبەر بە ژنانە. ئەم دیاردە دڵتەزێنە یەکێکە لە بە ئازارترین شێوازە باوەکانی سەرزەمی کۆن کە نیزامی سەرمایەزاری سەدەی 21 هۆکاری مانەوەیەتی و تا ئێستاش لەسەر شانی مرۆڤایەتی قورسایی دەکات. ڕژیمی کۆماری ئیسلامی چ وەک ڕژیمێکی بەرگریکاری بربەڕیەتی سەرمایەداری و چ وەک ڕژیمێکی کە ئاینیشی وەک ئامرازێک بۆ سەپاندنی هەرچێ زیاتری ئەو پەیوەندیە دژە ئینسانیە بەکار هێناوە، پێشەنگی هەموو حکوومەتەکانی جیهانە لە ئەنجامدانی ستەم و جینایەت لە دژی ژنان. ئەم ڕژیمە بە کەڵگوەرگرتن لە مەزهەب وەک ئامرازێکی ئیدۆلۆژیک و پشتبەستن بە کولتوری جواکەوتوانەی پیاسەلاری، هەڵاواردن و نابەرابەری جیندەری و توندوتیژی بەرامبەر بە ژنانی کردووە بە دیاردێکی یاسایی و ئاسایی. ژنانی ئێران لە ماوەی 44 ساڵی ڕابردوودا هاوشانی چینی کرێکار زۆرترین ستەم و مەینەتی و نەهامەسیان لە دەست ڕژیمی کۆماری ئیسلامی بەرکەوتووە. کۆماری ئیسلامی لەو ماوەیەدا زۆر هەوڵیدا بە پشتبەستن بە بیر و باوەڕی ئاینی، باوەڕ و نەریتە ڕزی و گیان سەختەکان، سەپاندنی گەلێک یاسا و ڕێسای پشتبەست و بە مەزهەب و سەرکوتی وەحشیانە، ستەم لەسەر ژنان بکاتە باوەڕێکی دەرونی و بەو قەناعەتەیان بگەنێت کە ژێردەستەی خۆیان وەک پرسێکی ئاسایی قبول بکەن، بەڵام لەم هەوڵەدا سەرکەوتوو نەبوو. هەر هەوڵێکی سەرکوتگەرانە و سوکایەتیکردن بەرامبەر بە ژنان گڕکانی ڕق و بێزاری ئەوانی
بڵێ سەدارتر کردووە. ئەگەر تا دوێنێ لە هەر شوێنێک بزوستنەوە خەباتێک لە ئارادا بوو بێت، ژنان ڕۆڵێکی بەرچاویان تیادا گێڕاوە. ئەمڕۆ لە شۆڕشی ژنجیان ئازادیدا ژنانی ئازادیخواز زنجیری کۆیلایەتیان پشڕاندووە و کۆڵەکەکانی دەسەڵاتی ڕژیم ئیسلامیان خستووەتە لەرزین. چاو نەترسی و خۆڕاگیری بووەتە دیاردەکی کۆمەڵایەتی و سەرکوت و ترس و تۆخاندن کاریگەریان نەماوە. ئەگەرچی ئەم جێگەوپێگە بە ئاسانی بەدەست نەهاتووە و لە ماوەی کەمتر لە 1 ساڵدا خوێنی سەدان ژن و پیاوی گەنجی لە پێناودا ڕژاوە، بەڵام دەستکەوتەکانی گەیشتووەتە ئاستێکە چیتر پاشەکشێ پێ ناکرێت و ئەم شۆڕشە فەرهەنگیە بە تەواو مانایە هەموو هەوڵ و ڕێشۆنەکانی کۆنەپەرستانی ئیسلامیان لەگەڵ شکست بەرەوڕوو کردوێتەوە. سەرەڕای هەموو ئەمانەش هێشتا تا گەیشتمە بە ڕزگاری یەکجاری پێویستمان بە هەڵگرتنی هەنگاوی گەورەتر هەیە. تەنیا بە خەباتێکی ڕێکخرا و یەکگرتووانە و بەشداری بربڵاوی چین و توێژەکانی ژنانی چەوساوە و ستەمدیت و هەروە ئەو پیاوانەی کە مانەوە و بەردەوامبوونی ئەو ستەمگەریە بە گوشارێکی ئازاردەر و پێشێلکردنی ئاشکرای کەرامەتی ئینسانی خۆیان دەزانن، دەکرێت هەر لە ئێستاوە پیاوسالاری و نظامی سیاسی زاڵ بەسەر کۆمەڵگەدا تا ڕادێکی زۆر ناچار بە پاشەکشە بکرێت و ژینگێکی ئەمنتر لە ناو ماڵ و پەیوەندیەکی ئینسانی لە ناو کۆمەڵگەدا و کەشێکی ئەمتر لە شوێنی کار بۆ ژنان دابین بکرێت. بەڵام بێگومان کۆمەڵگەی مرۆڤایەتی سەرنجەم تەنیا بە ڕزگاربوون لە کسوبندی سیستمی سرمایەداری و دامەزراندنی نظامێکی سۆسیالیستی دەتوانێت ئەم نەنگە لە زاوێنی خۆی بسڕێتەوە. سێهەم، لە کاتێکدا کە ڕژیمی ئیسلامی لە قەیرانی قوڵی سیاسی، ئابووری و کۆمەڵایەتیدا نقم بووە و زۆربەی خەڵکی ئێران ڕۆژانە لەگەڵ بێکاری، هەژاری و برسیەتی دەست و پەنجە نەرم دەکەن، بەرپرسانی کۆنەپەرستی ئەم ڕژیمە هێشتاش پرسی ئازادی ژنان بە یەکێک لە گەورەترین ئاڵنگاریەکانی بەرزەم خۆیان دەزانن. ئەوان هەر جار ناژارێ بە هێنانە گۆڕێ تەرح و بەرنامەی کۆنەپەرستانەی وەک تەرحی عیفاف و حیجاب، تەرحی مەحرەمسازی قوتابخانەکانی کچان، تەرحی گونجاندنی فەزای پەروەردەیی، جیاکردنەوەی کچان و کوڕان لە قوتابخانەکاندا و حەسارکێشی جینجەری پارکەکان و هیتر، هەوڵ دەدەن هەموو گۆڕەپانە کۆمەڵایەتیەکان کەنە زیندانێکی ڕاستەقینە بۆ حزوری ژنان و فراوانکردنی مۆزای جیاکاری جینجەری لە کۆمەڵگەدا. نوێترین حاڵەتی سەرحی کۆنەپەرستانی لەو شەشنە هەفتەی ڕابردوو لە قسەکانی ڕەزا موراد سەحرایی وەزیری پەروەردەدا پەردە لەسەرلادرا. ناوبرا وتی پێویستە کتێبە دەرسیەکانمان بە جۆرێک بنووسینەوەکە گونجاو بێت لەگەڵ ڕەگەزی کشان و کوڕان و بۆ ئەمە بەستە وەزارەتی پەروەردە بە نیازە کتێبی خوێندنی جیا بۆ قوتابیانی کچ و کوڕ ئامادە بکات. بێگومان ژن و پیاوە تێکەوشەر و ئازادیخوازەکانی ئێران وەک هەمیشە تەسلیمی پلان و فێڵ و فریوی کۆنەپەرستانەی ڕژیمی ئیسلامی نابن و بە یەک ڕێزی و یەکگرتووی خۆیان هەر چەشنە نەخشە و پلانێکی کۆنەپەرستانە و تاڵیبانی ئەم ڕژیمە لەگەڵ شکست و ناکامی بەرەوڕوو دەکەنەوە. ئێستا پرسیاری سەرەکی ئەوەیە کە بۆچی کۆماری ئیسلامی لە دۆخێکی کە نەتەنیا مەشروعیەتەکەی بەڵکو تەنانەت بنەمای دەسەڵاتەکەشی لەلایەن زۆربەی هەرە زۆری ئەم کۆمەلگایەوە کە چووەتە ژێرپرسیارەوە و لە گێژاوێکی چوندا گرفتارە پەنا دەباتە بەر تەختەشکاوێکی لەم چەشنە بۆ ئەوەی خۆی لە خنکان ڕزگار بکات. وەڵامەکەی ڕوونا. ڕژیمی ئیسلامی لە بواری کۆمەڵایەتیدا هیچی لە هەکبەدا نەماوە. هەر بۆیە بە گوشار خستنە سەر ژنان و سەر کۆچکردنی خەباتی بەرابەری تەڵەبانە و ئازادی خوازانە هاوکات دەیەوێت دوو ئامانج بپێکێت. یەکەم، دەیەوێت لە نێو دواکەوتوترین و کۆنەپەرستترین چین و توێژەکانی کۆمەلگادا جێگە و پێگەیەک بۆ خۆی دەستەبەر بکات و پێیان بڵێت وەک ڕژیمێکی ئیسلامی هێشتاش بوونی هەیە و ئامانجی دووهەمی بریتیە لە چاوترسێنکردنی کۆمەلگا بەگشتی و سەرکەوتکردنی بزوتنەوە کۆمەڵایەتیەکانی ئێستا. بەڵام دەسەڵاتدارانی ئیسلامی ئەمڕۆ بە شێوەیەکی چاوەڕوان نەکرا و سەر لە شێواوانە شاهێدی شکستی یەک لە دوای یەکی هەوڵەکانیان و بە ناچاری پەیانیان بردووەتە دوایین ئامرازەکانیان واتە سەرکوتی بە تەواو مانا و سەرڕۆیانە. چوارەم، هەفتەی ڕابردوو لە چەندین ناوەندی نەوتوگاز و پێترۆشیمی لە باشوور لەوانە پێترۆشیمی چابەهار، شرکەتی بە بەرهێنانی نەوتوگازی ئاغاجەری،
شرکەتی نەوتی فەلاتی قاڕە لە دوورگەی خارگ، شرکەتی نەوتی فەلاتی قاڕە لە سیری و شرکەتە نەوتەکانی ئەهواز مانگرتن و کۆبوونەوەی ناڕزایەتی بەڕێوەچوو. هەروەها خانەنشینانی بەشی فەرهەنگی و پەیوەندیەکانیش لە نزیکەی 20 پارێزگا دەستیاندایە ڕێپێوان و کۆبوونەوەی ناڕزایەتیان بەڕێوە برد. لە کاتێکدا هەموو هەفتەیەک ڕۆژانی یەک شەمە، دوو شەمە و سێ شەمە بەشە جۆرەجۆرەکانی خانەنشینی دابینکردنی کۆمەڵایەتی لە زۆرێک لە شارەکان دێنە سەر شەقام، بەرپرسانی ڕژیم هیچ وەڵامێک بە داواکاریەکانیان نادانەوە. لە هەمان کاتدا دام و دەستگا ئەمنیەکانی ڕژیم بێکار دانەنیشتین و بانکێشکردن و لێپرسینەوە و هەڕەشەکردن لێیان غافڵ نابن. بەڵام ئەو هەڕەشە و گوشارانە تا ئێستا نەیتوانیوە خانەنشینە مافخوازەکان ناچار بکاتکە واز لە بەدواداچوونی مافە پێشێلکراوەکانی خۆیان بێنن. خانەشینکراوان و موشەخۆران چەندین جار لیستێک لە داواکاریەکانیان ڕاگەیاندووە، داواکاری گەلێکی کە لانی کەمی پێداویستەکانی مرۆڤ دابین دەکات. کرێکارێکی خانەنشین کە بە فرۆشتنی هێزی کارەکەی بە نرخێکی هەرزان بەشێکی زۆر لە ژیانی خۆی تێپەڕ کردووە، مافی خۆیەتی ئەو چاوەڕوانیەی هەبێت کە لە دوایین ساڵەکانی ژیانیدا بۆ دابینکردنی سەرەتایی ترین پێداویستەکانی جارێکی دیکە ناچار نەبێت بێتەوە کۆیلەیەک لێگرتە و دووە ساڵەکانی تەمەنی لە بەشە نافەرمیەکاندا بەسەر ببات. زۆربەی هەرەزۆری خانەنشینەکان لە زۆمرەی هەژارترین کەسانی کۆمەلگای ئێران و زۆرینی ڕەهای ئەوان لە ژێر هێڵی هەژاریدا دەژین. ناڕزایەتی خانەنشینان لە ناوەڕۆکی ڕاستەقینەی خۆیدا نەک هەر تەنیا ناڕزایەتێکی سنفی نییە، بەڵکو لە هەمان کاتدا خەباتە لە پێناو باشترکردنی ئەو هەلومەرجەی کە لە داهاتوویەکی نەک زۆر دووردا لە بەردەم کرێکاران و فەرمانبەرانی ئەمڕۆدایە. ملیۆنان کرێکار وێنەی داهاتووی خۆیان لە ڕۆخساری خۆیاندا دەبین و ئەم وێنەکارە سادباران نەشایستەی خانەنشینانە و نەشایستەی ئەو کەسانەشە کە سبەی ڕۆژ دەکەونە جۆخێکی لەو چەشنەوە. پێویستە ئەوەش لە بەرچاو بگیرێتکە حکوومەتی ئیسلامی بە پەسەندکردنی تەرحی 12 ساڵ بردنەسەرەوەی تەمەنی خانەنشینی و درێژکردنەوەی بۆ 62 ساڵ بۆ پیاوان و 55 ساڵ بۆ ژنان بە بیانوەی بەرەو ڕووبوونەوە لەگەڵ ئفلاسی سندوقەکانی خانەنشینی کە لە ئاکامی بەتەڵان بردننی 350,000 ملیارد تمەن لەلایەن دەوڵەتی ئیسلامیەوە تووشی قەیران بوون، دەستێژی بۆ سەرمافی کرێکارانی لەسەرکاریشی خستووەتە دەستوری کاری خۆیەوە. ڕێک لەم گۆشەی نیگایەوە داواکاری خانەنشینیان داواکاریەکن کە بەستراوەتەوە بە چارەنووسی دەیان ملیۆن کەس لەم کۆمەڵگەیەدا و هەروەها هەر لەم گۆشە نیگایەوە کە هاوجەنگی و پشتیوانی بەشە جۆراوجۆرەکانی بزوستنەوەی کرێکاری، مامۆستایان، خوێندکاران، ژنان و ژینگە پارێزان لە خانەنشینان گرنگێکی تایبەتی دەبێت. زاڵ بوون بەسەر ئەو پرش و بڵاویەی ئێستای بزوستنەوەی خانەنشینان و یەخستنی ڕێکخراوە جۆراوجۆرەکانیان و هەماهەنگی بزوستنەوەی خانەنشینان لەگەڵ بزوستنەوە ئازادیخواز و مافخۆزەکانی دیکە پێویستێکی بەپەلە و هەنووکەیە. شەرمەزاری بۆ ئەو ڕژیمەیە کە بەم شێوە تەنگی بە ملیۆنان خانەنشین هەڵچنیوە و ناچاریان دەکات لە تەمەنێکدا کە دەبێت سەردەمی بەسەڵاتچوونی خۆیان بە ئارامی تێپەڕکەن بۆ بەدەستێنانی ماف و داخوازیەکانیان بێنە سەر شەقام. پێنجەم، جگە لە بردنەسەرەوەی تەمەنی خانەنشینی ڕادەستکردنی پرۆژە یاسای بودجەی ساڵی 1403 لەلایەن حکوومەتەوە بە پەرلەمان و ئاشکرابوونی ناوەڕۆکەکەی ئاماژەیە بۆ شۆکێکی توندی ماڵیاتی بۆ سەر کۆمەڵگە. کەمبوونەوەی پشکی نەوت لە بودجەدا و زیادکردنی 50% پشکی باجەکان کە قورسایی باجی لە بودجەدا گەیاندووەتە 61% و ڕاگەیاندنە دەوڵەتیەکان بە مەبەستی کەمکردنەوەی کاریگەری شۆکە ماڵیاتیەکەی ناوی داهاتە جێگیریەکانیان لەسەرداناوە، کۆمەڵگە تاڕادێکی زۆر ڕێک دەخات. ئەمەش ئەوە زەردەخات کە دەسەڵات سەرەڕای ئیدعاکانی پشتی لە ژێر گۆشاری گەماروەکاندا چەماوەتەوە و توانای فرۆشتنی نەوتی نییە. تەنانەت بڕیار وا بوو کە پشکی ئەرتەش و سوپا لە فرۆشتنی نەوت بە شرکەتە یاساییەکانی هێزە چەکدارەکان دابین بکرێت. بودجەی ساڵی داهاتوو بە زیادبوونی 28% لە بەرامبەر هەڵاوسانی 43%دا بەکردەوە بە واتای هەڵگوشین و بودجێکی بچووکراوەیە کە پشکە سەرەکیەکەی دەبێت خەڵک لە ڕێگای باجەوە بێبدات.
بودجەی ساڵی داهاتوو بە زیادبوونی 28% لە بەرامبەر هەڵاوسانی 43%دا بەکردەوە بە واتای زگ هەڵگوشین و بودجێکی بچووکراوەیە کە پشکە سەرەکیەکەی دەبێت خەڵک لە ڕێگەی باجەوە بیدات. بودجێ ساڵی داهاتوو بە زیادبوونی 28% لە بەرامبەر هەڵاوسان لە حاڵەتی کەمبوونەوەی وەبەرهێنان لە چوارچێوەی هەڵاوسان و گەشەی نەرێنی ئابووریدا سیاسەتگەلێکی لەم چەشنە دەتوانێت بوارەکانی بەرزبوونەوەی هەرچی زیاتری هەڵاوسان و سەرنجام گرانتربوونی کاڵا سەرەکیەکانی بەدواوە بێت. لەسەر بەستنی ئەم هەڵاوسان و گرانیە لە ڕادەبەدەرە کە بریتیە لە وەرگرتنی باجی ڕاستەوخۆی دەوڵەت لە خەڵک، قورسایی 40% باجەکان بە دەستبردنی تاڵانچیانەی دەوڵەت بۆ گیرفانی بەتاڵی خەڵک دادەنرێت. دەسەڵاتێکی کە توانایی دۆزینەوەی چارەسەرێکی بۆ ڕێگریکردن لە داڕمانی ئابوورینیا بە سەپاندنی باجی زیاتر بەسەر چین و توێژە جیاوازەکانی کۆمەلگادا و وەرنەگرتنی باج لە کۆمپانیا و دامودەستگاکانی سەر بە حکوومەتی ویلایەتی دژمنایەتی خۆیان لەگەڵ خەڵک بە ئاشکرا نیشان دەدەن. ئەم دەسەڵاتە سەرەڕۆیە بە سەرکوتی حەقدەستەکان و بردنە سەرەوەی تەمەنی خانەنشینی، هەرزانکردنی هێزی کار و شانەخاڵیکردنی دەوڵەت لە ژێرباری زابینکردنی کۆمەڵایەتی بە هەموو توانەوە لە بەرامبەر خەڵکدا وەستاوەتەوە. ئەم بابەتە دەتوانێت ببێتە هۆی سەرهەڵدان و ناڕزایەتی هەرچی زیاتر لە نێو چین و توێژە جۆرەجۆرەکانی کۆمەلگا و شەپۆلی بزووسنەوە جاواکاریەکان بخاتەڕێ. لەم ڕووەوە جەختکردنە لەسەر پێویستی ڕێکخراوبوونی زیاتری کرێکاران و کۆمەڵانی خەڵکی هەژار و زەحمەتکێشی شار و گونجەکان چ لە شوێنی کار و چ لە شوێنی ژیان گرنگیەکی تایبەتی دەبێت. هەروەها جەختکردنە لەسەر دروشمی یەکگرتوانەی دابینکردنی کۆمەڵایەتی هەمەلایەنە و گشتگیر مافی بێ ئەملاو ئۆلای جەماوەرە دەتوانێت بەشە جۆراجۆرەکانی بزووسنەوە داخوازیتەوەر و ئابوووریەکان لە ڕیزێکی یەکگرتوانەدا ڕێک بخات. بڕوخێت ڕژیمی کۆماری ئیسلامی سەرکەوتوو بێت شۆڕشی کۆمەڵانی خەڵکی ئێران، بژی ئازادی، دیموکراسی و سۆسیالیزم. حەزبی کۆمۆنیستی ئێران ڕێکخراوی کرێکارانی شۆڕژگەری ئێران ڕاهی کاریگەر شەممە 4 سەرماوەزی 1402 25 نۆڤەمبری 2023